لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵمەم ئێوارەش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. نزیکی ساعاتێک بەر لە ئێستا کۆبوونەوەی لوتکەی عراق ئەمریکا بە شێوەیەکی ئۆنلاین و یاخود بڵێ داخرا و دەستی پێکردەوە، بەڵام ئەوەی کە لەسەر کۆبوونەوەکە دیارە ئەجێندا و بەرنامەی کاری ئەو کۆبوونەوەی کە لە نێوان هەردوولادا بەڕێوە دەچێت. لە گەرما و گەرمم ئێوارەدا گفتوگۆ لەسەر کۆبوونەوەی لوتکەی عراق ئەمریکا دەکەین. من سەرەتا تەورەکانی گفتوگۆکە بەشێکی یەخەمە ڕوو کە بۆ ڕاگەیاندنەکان خراوەتە ڕۆوێ کە چوار تەوەری سەرەکیە، تەوەرەکان ئەمنیە، ئابووریە، سیاسیە، ڕۆشنبیریە. تەوەری ئەمنی لەلایەن ئەمریکا و بەڕێوە دەبرێت باس لە مانەوەی هێزەکانی ئەمریکا دەکرێت لە عراقدا لەگەڵ کۆمەڵی بابەتی دیکە. لە تەوەری ئابووری کە لەلایەن عراقەوە بەڕێوە دەبرێت، عراق بارودۆخی ئابووری و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان دەخاتە ڕوو لەگەڵ خستنەڕووی پلانی سەروەری لە بواری وزەدا کامەیەکێکە بێت لە تەوەرە سەرەکیەکانی گفتوگۆکار و ئەمریکاش پشتیوانی خۆی بۆ عراق و پلانەکانی چاکسازی دووپات دەکاتەوە. لە تەوەری سیاسی کە ئەمریکا بەڕێوەی دەبات بابەتی هەڵبژارنی پێشوەختە و مافە سیاسیەکانی کۆمەڵانی خەڵکی عراق پێیوەست بە خۆپیشاندانەکان و ئەو توندوتیژانی لە خۆپیشاندانەکان کەوتونەتەوە باسی لێوە دەکرێت. تەوەری چوارەم یان تەوەری ڕۆشنبیریە عراق بەڕێوەی دەبات. عراق داوای گەڕانەوەی هەندێک لە پارچە شوێنەوارەکان و درێژەدان بە پرۆسەی گەڕانەوەی ئەو پارچە شوێنەوارانەی کە لە کاتی خۆیدا لە عراق براونەتە دەرەوە بە تایبەت ڕۆشنەتە ئەمریکا. بەهەرحاڵ ئەمە تەوەری سەرەکی گفتوگۆکان یانە و ئەجەندای دانیشتەکان یانە کە ماوەکەی 2 سەعاتە. ئێمە لە گەرما و گەرم گفتوگۆی لەسەر دەکەین لە ستۆدیۆ بەڕێز جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسیەکانم لەگەڵدایە، هەروەها لە هەولێرشەوە دکتۆر ساڵح مەلا عومەر وەکو مامۆستای زانکۆ لەگەڵمدایە بەخێر بێن بۆ گەرما و گەرم. بەڕێز جەبار لە جەنابتەوە دەست پێ دەکەین لە ڕووی بەرنامەکەەوە گەر تەماشای بکەی دوو تەوەری گرنگ یا دوو ڕەهەندی گرنگی بەرنامەکە لەلایەن ئەمریکا و بەڕێوە دەبرێن. ئەمە کاریگەری لەسەر دانیشتەکان دەبێت یاخود لەسەر دیبیتەکە دروست ئەکات؟ سەرەتا زۆر سوپاس بە خێراتنی کاک دکتۆر ساڵحی شەکەم، سڵاویشتم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان. لە ڕاستیدا کۆبوونەوەی ئەمڕۆ یا بینینی ئەمڕۆ لە ڕێگەی نێتەوە ئەتوانین بڵێن سەرەتای دەستپێکردنی گفتوگۆیە بۆ ئامادەسازی تا کۆبوونەوەی لووتکە بکرێت. و ئەو تەوەرانی کە لە کەناڵەکانی ئەعلامەوە باس کراوە، یعنی هەر وەگەڵێ بە واقعی حاڵ کە تەماشا ئەکەین هەردوو لایەنەکە گفتوگۆ ئەکەن، بەڵام ئەوەی ئەگەر مەبەست ئیدارەدانەکە بێ مەلەفی ئەمنی و سیاسی لەبەرەوەی ئەمریکا خۆی باڵادەست و زلهێزە هەم لە ناوچەکە هەم وەکو زلهێزێکی دنیایی و لە ناو عێراقیشا کاریگەریەکانی وەگەڵێ ئەوە ئەخوازێ کە ئەم مەلەفە یعنی تۆ تەماشاکە ئەو هەر بۆ وەگەڵە بۆ نمونە مەسەلەن لە مەلەفی ئەمنی و سیاسیە دوێنێ ساڕوخێک نراوە بە ناوچەی سەوزەوە، عێراقیەکان توانای ئەویان نییە یعنی کت و پڕ بزانن لە چی شوێنێکەوە ئەو ساڕوخە تەقێنراوە بۆ ناوچەی سەوز. ئەمریکەکان لە ئانوساتێکە ئەتوانن شوێنەکەی دەزیشانکەن و هێزە عێراقیەکان تەوجیهکەن بۆ دۆزینەوەی بنکە موشکێکە. یعنی ئەمە وا ئەخوازێ لایەنی ینی مسەیتری یا لایەنی باڵادەستی ئەمریکا خۆی لە خۆیدا ئۆتۆماتیشیەن ئەو حەقی پێدا لە ڕووی سیاسی و ئەمنیەوە ڕوئیای ئەمریکا زاڵتر بێ بەسەر ڕوئیای عێراقیەکانە بە تایبەتی کە ئێمە ناوەخنی ڕوئیای عێراقیەکان تەماشا ئەکەین ڕەنگە بە دوو ئاراستەی خۆی ڕەکان زۆرە، بەڵام دوو ئاراستەی زۆر زەق دەرکەوتووە. ئاراستەیەکیان زەهنێتی وایە ئەگەر بێت و ئێمە کە ئەم فشارە کراوە لەسەر ئەمریکا و دەنگدانی پەرلەمانی پێشوو هەبووە و حکوومەت تەوجیهێکی کردووە کە هێزەکانی هاوپەیمانان بچنە دەرەوە و ئەمریکا خواستی ئەوە بوو کە دانووسان لەگەڵ عێراقا جارێکی کە بکاتەوە. ئەمەش ڕامانەکێشێ بۆ ئەو ئیتاری ئەو چوارچێوە استراتیژی کە عێراق و ئەمریکا پێشتر ئیمزایان کردووە. یەکێ لە بڕگەکانی کە لە خاڵی سێهەمە لە ئەحکامە کۆتاییەکانە ئەڵێ هەردوو لا بە ڕەزامەندی هەردوو لا بە پێ ڕێکارە دەستوریەکانی لە هەردوو وڵاتە هەیە بۆیان هەیە داوای جارێکی کە هەموارکردنی ئەم ڕێکەوتنە بکەن. ئەگەر ئەمە ڕێکەوتنی سۆفا بەڵێ ئەمە ڕێکەوتنە کۆنەکەی ساڵی 2008 کە لە 2009 کەوتە بواری جێبەجێکردن لە 2011 هێزەکانی ئەمریکا کشانەوە لە عێراقا. ئەگەر ئەمە
ناوی بنین درێژکراوە یا ئەساسەکەی ئەو ڕێکەوتنامە بێ یاخود ناوی بنین ڕێکەوتنامێکی تازە بەڕاستی دێمەوە سەر ئەو قسەیە ئەو دوو تەوەرەیە زەهنێتی عێراقیەکان دابەش بووە بەسەر ئەوەی هەموو خەمێگەوەیە ئێمە دانیشتنەکەین دانووسانەکەین هەدەفەکە ئەوەیە بەهێزەکانی هاوپەیمانان و لەسەر و هەمویانەوە بە ئەمریکا بڵێن لە عێراق بچنە دەرەوە و لایەنێکی تریش کە واقعبینانە ئەڕوانێتە دۆخەکە پێی وایە هێشتا عێراق ئەو توانایی نییە کە داوا بکە لە هێزەکانی هاوپەیمانن لەسەر و هەموویەوە ئەمریکا کە عێراق لەم میحنەتا بەجێ بهێڵێ چونکە کێشەکانی ناوخۆی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی هەرچ ڕوویەک تەماشاکەی عێراق جارێ پێویستی بە هاوکاری هاوپەیمانەکان و هاوکاری هەموو دەوڵەتان لەسەر تەوەرەکانی دیکە قسە بکەین بەڕێز جەبار ینی ئەم چوارتەوەری کە دەستنیشان کراوە بۆ پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق لەم قۆناغەدا گرنگە بەدڵنیاییەوە لەسەر و هەمویانەوە مەسلەی ئەمنیە چونکە خەتەری داعش هەرماوە چونکە دەستێوەردانی ئەقلیمی هەیە و مەترسی توندوتیژی نێوان گروپە چەکدارەکانی ناو عێراقیش هەیە لە ڕووی سیاسیەوە بەڵێ ئێستا عێراق خۆ دەزانی شەقام شڵقاوە لە پاشووری عێراقاوە لە بەغدایە و ئەگەر ئەم نەخۆشی کۆرۆنایە نەبوایە ڕەنگە هەڵکشانەکان بەرەو توندوتیژی بچوونایە چونکە فشارەکان لەسەر ئەو بوو ئەم دەسەڵاتە یاخود ئەم وەجهانەی کە حکومڕانی ئەکەن فەشەلیان هێناوە پێویستمان بە هەڵبژاردنێکی تازە هەیە بۆی وەجهێکی تازە بێتە سەر گۆڕەپانی سیاسی لە ڕووی تاقەوە تەماشا بکەین یعنی عێراق وەگەڵێ تاقێکی لە بنەهاتووی هەیە و ڕۆژانە دەرهێنانیش هەیە بەڵام کێشەکە چییە ئەو داهاتەی کە بە پەرشوپڵاوی لێرە و لەوێ ئەچێ بۆ گروپ و بۆ ئەحزاب و بۆ شخصەتەکان نایەتە سندوقی وەگەڵێ داهاتی نیشتیمانی عێراقیەوە بۆیە تاقەکەشی بە هەدەر ئەڕوا داهاتەکەشی بەو شێوازە کۆ نابێتەوە لە ڕووی مەسەلەی شوێنەواریەوە عێراق وەگەڵێ دایکی حەزارەتەکانە یعنی چەندەها کەلوپەلی کەلتوری کەلوپەلی وەگەڵێ دێرینی ئەم وڵاتە بە هەر ڕێگەیەک براوەتە دەرەوە ئەمە ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی هاوکاری نەکاوە ئەگەر نێتە بەرباس و لەم مەلەفەی کە لە نێوان ئەمریکا و عێراق هەیە بەو پێی ئەمریکا باڵادەستی هەیە لە زۆر ڕووەوە ئەمەش یەکێکە لەو تەوەرانەی کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی عێراق پێویستە ئەو سەروەت و سامانە نیشتیمانیە بگێڕێتەوە ئەگەر بە هەر شێوازێت چۆتە دەرەوە یاخود لە ناوخوا بە هەر شێوازێ لێرە و لەوێ دەستی بەسەراگیراوە چونکە ئەمانە دوجار لە ڕووی بارودۆخی گشتیەوە ینی ئێستا و 2010 پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق هیچ گۆڕانکارێکی بەسەردا هاتووە ئەتوانم بڵێم ینی لە ڕووی شکڵیەوە پەیوەندیەکی ئەو تۆی بەسەر نەهاتوە بەس لە ڕووی ناوەڕۆکەوە تۆ تەماشاکە لە 2010 کاتێک کە ئیتیفاقەکەی لە بینی عێراق و ئەمریکایە ئەکرێ شەقام ڕاستە گلەی و گازندێ هەیە بەڵام نخبەی سیاسی هەمووی لەگەڵ جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئیمزاکردنی ڕێکەوتنامەکان و تەنانەت بە مەرجەعی شیعی بەڕێز ئایەتوڵڵا سیستانی کە ئەو کاتە لە جاتیەوەی ئەگەر مەسەلەن پێی ڕەڤز بوایە بە سەریحی عیبارەی و ئەم ئیتیفاقەیە من قبوڵم نییە بەڵام ئەو بە عیبارەیەکی مەتاتی لە زاری قسەکەرەکانیەوەتی ئەم ئیتیفاقی بینی عێراق و ئەمریکا من گومانەکەم ئەمریکا جێبەجێ بکە کەواتە لە ڕۆژانی ساڵانی 2010 لەگەڵ ئێستا کە 2020 تەماشاکەین لەسەر ئاسی نخبەی سیاسی دەنگی ناڕەزایی و بیرمان نەچێ هەڵکوتانە سەر سەفارەتی ئەمریکی ڕۆژانە یاخود هەفتانە سەواریخ ئەنرێ بە مەبەستەکەی سەفارەی ئەمریکیە لە ناوچەی سەوز ڕۆژانە دەنگ هەیە پەرلەمان دەنگی لەسەر داوە حکوومەت تەوجیهی داواکاریەکی کردووە وەلایەنێکی ئەقلیمی هەیە کە هەموو دەقە و ئانوساتێک ئێوێ وەگەڵێ دەستی ئەمریکا لە عێراقا کەلەپچە بکە لە ڕێگەی نوێنەرەکانەوە. دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆ کە لە هەولێرەوە لەگەڵماندای ئەگەر سەرنجێکت هەبێت لەسەر تەوەرەکانی کە دیاری کراوە بۆ گفتوگۆ لە نێوان ئەمریکا و عێراق ئەو بابەتێکی دیکە حەزەکەم سەرنجی خۆت بڵێ بەڵام لەوە دەست پێکانی زۆر جار لە میدیاکانەوەها باسەکرێت کە کۆبوونەوەی لووتکە لە نێوان عێراق و ئەمریکا نییە بەڵکو کۆبوونەوەی لووتکەیە لە نێوان ئەمریکا و ئێران و بابەتێکی پەیوەستە بە ئەوەی کە ئەم کۆبوونەوەیە دەرکردنی چینە لە دوایەوەی کە عادل عەبدولمەهدی ڕێکەوتنامەیەکی لە بواری ئابووری و ڕۆشنبیریدا لەگەڵ چین ئیمزا کردووە.
خۆیمە کە تەماشا بکەین کە بە شێوەیەکی گشتی ئەم کۆبوونەوە یان ئەم دیالۆگە بۆ دەکرێتن لە نێوان یعنی ئەمریکا و عێراقدا. دوای کوشتنی قاسم سلێمانی ئێمە دیتمان چەند ڕۆژێک تێپەڕی پاڵەمانی بەغدا بڕیارێکی دەرکرد کە پێویستە هێزەکانی بیانی بە شێوەیەکی گشتی لە عێراق بچنە دەرەوە و بە تایبەت مەبەستیان ئەمریکا بوو وە ئەمە فەزایەک هاتە دروستکردن کە بە شێوەیەک یعنی ئەمریکا مەشروعیەت و ڕەوایەتی دەچوو ژێر پرسیاردا بۆ ئەوەی کە ئایا بمێنێتەوە یان بچێتە دەرەوە. ئەمریکا دوای ئەو هەموو خەرجە و ینی ئەو هەموو بە شێوەیەکی گشتی یارمەتی عێراقیدا لە بەرەنگاربوونەوەی گروپەکانی تروریستی داعش سەرەڕای و ڕووخانی ڕژێمی بەعس و خەرجکردنی زیاتر لە 7 تریلیۆن دلار و چەند هزار سەربازێکی کە هاتە کوشتن ئیتر ئەمە نییە کە بە کوشتنی قاسم سلێمانی یان بە لە ژێر هەژمونی ئێران پارلەمانی عێراق ئەو بڕیارە بدات ئەمریکا بینیت بچێتە دەرەوە. بۆیە بە قەناعەتی من ئەمە ئەمریکا سیاسەتێکی زۆر زیرەکانەی لە پێش کرد توانێت کە تا ڕادەیەک گۆڕانکاری لەناو دەستهەڵاتی سیاسی عێراقدا بکات پاڵپشتی لە مستەفا کازمی بکات هەرچەند لە سەرەتا شیعەکانی کە لە ئەنگری ئێران بوون لە دژی ئەمە بوون کە مستەفا کازمی ببێتە سەرۆک وەزیرانی عێراق بەڵام ئێمە دیتمان کە لە کۆتاییدا بوویە و ئەمانە کە ئێمە تەماشا بکەن فەزا زۆر مساعدە بۆ ئەوەی کە حکوومەتی عێراق بینیتە لەگەڵ ئەمریکا بە شێوەیەکی گشتی ڕێک بکەوێتن بەو شێوەی بە قەناعەتی من کە ئەمریکا دەیوێتن نە بەو شێوەی بێتن کە ئیران دەیوێتن یان هاوپەیمانەکانی ئیران دەیانەوێتن. ئیران ئەوەی دەوێتن کە بە هەر شێوەیەک بێتن ئەمریکا لە عێراق پاشەکشە بکاتن. بەتاکید ئەمریکا ئەم سیاسەتە لە پێش ناگرێت. ئەمریکا پاشەکشەیەکی سنووردار دەکات یعنی بە حکمی ئەوەی کە ئێستا شارکردن لەگەڵ گروپەکانی تروریستی داعش وەک خۆی نەمایە بەڵام چەند بنکەیەکی سەربازی دەهێڵێتەوە کە سەربازەکانی ئەمریکای تێدا بێتن جان ئەم بنکە سەربازیانە بە تاکید لە ناوچەی شیعە و سوننە و کوردستانش دەبێتن و بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن کە ئەمریکا دەیوێتن دوای ئەو هەموو ساڵە و شارکردن لە عێراق و پارە خەرجکردن ترامپ سیاسەتی ئەوەیە کە دەبێتن ئیتر ئەمریکا بێت ئیسیفادە بکاتن نابێتن ئەمریکا بینیتن ئەوەندە پارەی خەرجکرد بێتن و سەربازەکانی بە کوشتن چوبن ئەمە ئیتر بۆ ئێران بەجێ بهێڵن هێژمونی ئێران زیاتر لێ بێتەکردن و پێی ئەم واقعی کە ئێستا هاوپەیمانەکانی ئێران تێدانە بە قەناعەتی من ئەوەندە بەهێز نینە کە بتوانن بەو شێوەی کاریگەری لەسەر ئەم ڕێکەوتنە بکەن کە بەویست و ئارزووی ئێران بێتن. کاریگەری ئێران دەناو فەزای ئێستادا تا ڕادەیەکی یەکجار زۆر کم دەبێتن و بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێن ئەو پرۆگرامی ئستراتژی کوردخایان و درێژخایانی کە دەوڵەتی ئەمریکا بۆ عێراقی داناوە تەرکیز لەسەر دەکاتن و ئەمە تەنیا دیالۆگێک نابێتن کە بۆ ماوەیەکی کاتی بێتن. بە قەناعەتی من دەناو ئستراتژی درێژخایانی ئەمریکاشدایەکە بە شێوەیەک دەیەوێتن کە دەناو عێراقدا بمێنێتەوە عێراق دەوڵەتێکی گرنگە دەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و یەک لە دەوڵەتێکی گرنگە دەناو دەوڵەتەکانی عەرەبیدا و ئەگەر بتوانێتن عێراق بکاتە هاوپەیمانی خۆی دەتوانێتن تا ڕادەیەکی یەکجار زۆر کۆنتڕۆل لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە دەتوانێت کۆنتڕۆل لەسەر دەوڵەتەکانی عەرەبی بکە و دەتوانێت کۆنتڕۆلێکی تەواو لەسەر سووریاش بکە بە هیچ شێوەیەک ینی بەو شێوەیە کە بینیتن لە عێراق بچێتە دەرێ و دوای ئێران بێنیت کۆنتڕۆلی عێراق بکاتن وەلو لەو ڕێگای بینی کۆنتڕۆلی سووریا بکات و لەو ڕێگایی بەرەیەکی گەورە بۆ خۆی درست بکات بینیتن منافسە لەگەڵ ئیسرائیل بکاتن بە هیچ شێوەیەک ئەمریکا ئەم ڕێگەی پێناداتن و واقعی ئەمڕۆی عێراقش دەتوانین بڵێن بە شێوەیەکە کە لە بەرژەوەندی ئەمریکادایە نەک لە بەرژەوەندی ئێران بێتن خۆی ئەگەر بە ئێران بە ئێران ئەسەن ئیجازەی نەدەدام دیالۆگە هەر بێتەکردن هەر بە پارلەمان بڕیاری پارلەمانەکە دەبێت تەنفیز کرابا و دەبێت بە شێوەیەکی گشتی هەمویان لە عێراق چوبانە دەرەوە و سەبارەت بە حتا تەماشای ئایەتوڵا سیستانی بکەین دەیان نەجەف و قوم تەماشا بکەین تێڕوانینی نەجەف لەگەڵ تێڕوانینی قوم زۆر فەرقە. تێڕوانینی قوم باوەڕی بە ویلایەتی فەقیه هەیە دەبێت دەسەڵات دەدەست ویلایەتی فەقی دابێتن. تێڕوانینی نەجەف باوەڕی بە ویلایەتی فەقی نییە
هەتا گەر ویلایەتی فەقی بێتە قبولکردن خۆ ویلایەتی فەقی دەبێت یەک کەس بێتن ئەو سیستانی دەبێت یان خامنەی دەبێتن بە تاکید لە ئەنگرانی سیستانی لەگەڵ ئەمەدا دەبن کە سیستانی بێتن نەک خامنەی سەرڕای ئەوەی کە لە بواری سیاسیەوە کێشیان هەیە بە قەناعەتی من لە بواری ئاینیشەوە لە دواری تێڕوانین بۆ مەزهەبی شیعەشەوە ئێستا ناکۆکیەکانی نێوان نەجەف قۆم زۆر زیاتر و ئەمریکا لە بەتایبەت دەیوێتن ئەمە پەیوەست بە بابەتی لوتکەی نێوان عێراق ئێران عێراق ئەمریکا نەک عێراق بڵێن نەک ئەمریکا ئێرانە ببوورە بەڵام ئەمێ سەرنج لەوسەرەوە بزانم یعنی ئەتوانرێت ئەم ڕێکەوتنەی کە ئیمزا بکرێت چینیش لە عێراق دوور بخاتەوە؟ من دەنگم نییە. زۆر باشە بەڕێز جەبار ئەگەر بین لەسەر ئەو دیوەی ئێران قسە بکەین کە دکتۆر ساڵح ڕوونکردنەوەیدا دەرەنجامی ئەم کۆبوونەوە یاخو ئەم ڕێکەوتنەی کە لە نێوان عێراق و ئەمریکادا ئیمزا بکرێت دەبێتە هۆی کۆتایی هێنانی ئێران لە عێراقدا؟ نەخێر چونکە ئێران ڕاستە لە ڕووی مەسەلەن سیاسیەوە خەڵکی عێراق ناڕەزایی هەیە لەسەر بڵێن دەزوەردانەکانی ئێران و کۆمەڵە سەر ئێشەی بۆ عێراق دروست کردووە بەڵام ئێران لەگەڵ عێراقا هاوسنوورە کۆمەڵە بەرژەوەندی پێکیانەوە کۆ ئەکاتەوە کۆمەڵە وەگەڵە بەرژەوەندی هاوبەشەیە بۆیە ئەکرێ ئەم ئیتیفاقا داهێنانێک یاخود شتێکی کەی لێ بکەوێتەوە کە ئەویش عێراق هەوڵ بدا لەگەڵ ئێرانە بە شێوازێک پەیماننامەیە ئیتیفاقێک دروستکەن کە لە ڕووی ئابووری لە ڕووی گواستنەوەی وزە مەسەلەن وەکو کارەبام کێشەی ئاو کۆمەڵشتی ژیاری هەیە و حەقی دراوسێتی جۆرێک لە جۆرەکان وەک دوو وڵاتی خاوەنسیادە ئیتیفاقێ بکەن بەڵام لە ڕووی لە مەسلەی سیاسی و ئەمنیەوە ڕەنگە ینی جۆرێک لە تەحجیمکردن لە قاڵبدان دروست ببێ و ئەمەش ئەکەوێتە سەر ڕادەی ئامادەکی لە قاڵبدانەکە چی ئەگرێتەوە ینی بۆ نمونە ئەگە سەیتەوەرەکان کە یەک لە بابەتەکان سەروەری بواری وزەیە مانەوەی هێزەکانی ئەمریکایە ئەمە جۆرێک نییە لە فشار خستنە سەر ئێران لە عێراقدا بە دڵنیاییەوە یەکێ لەو خاڵانەی کە لە مەسلەی ئەمنیەکەیە ینی بەڕێز کازمیش کە ئاماژەی پێیا و لە بەرنامەی حکوومەتیا هەیە چەک ئەبێ لە دەستی حکوومەتا بێ ینی لە ئەگەر چاودێری وەگەڵە کەناڵەکان بکرێت تەماشاکەی زۆرێک لەو هێزانەی کە ناو ئەبرێن کە نوێنەرایەتی ئێران یا ئەجندای ئێرانی لە عێراقا جێبەجێ ئەەکەن زۆرێک لەوانە بنکە و بارەگا سیاسەکانیان لە تاو تووڕەبوونی جەماوەر داخستووە و بنکە سەربازەکانیان دائیمە لە مەترسی و لە قەلەقی و لە ژیانێکی ئاوادان کە هەر دەقە و سەعاتێ بێ ڕەنگە لە ئاسمانەوە ساڕۆخێ بکەوێت بەسەریانە بۆیە ئێران کاتێکە بینی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاز وردە وردە تەوقی ئەدا ئەو هات لە ڕێگەی یەمەنەوە لە ڕێگەی عێراقەوە لە بەشداری سووریا ئەوێ دەرفەتێک بۆ وەگەڵە ژیاری خۆی بۆ مەترسیەکانی خۆی بە ئاراستەیەشی تر وا پیشانی ئەمریکا بە ئەویش لەم کۆمەڵە پایتەختەی کە هەیە و دوجاریش لە ڕێگەی عێراق سووریاوە ئەتوانێت بە پەڕینەوەی لە لوبنان ئەتوانێت مەترسیش بۆ هاوپەیمانە نزیکەکەی ئەمریکا کە ئیسرائیلە دروست بکە بۆیە ینی دێمەوە سەر ئەو بابەتەکەم ئیتیفاقا ئەگەر ئەمریکا لەگەڵ عێراقا جارێکی کە هەمواری کۆنەکە بێ یاخود ئیتیفاقێکی تازە بێ بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری لەسەر ئێران دروستەکە بەڵام ناتوانین بڵین کۆتایی پێهێنێ لەبەر ئەو هۆکارانی کە پێشتر باسم کرد هەر بە خۆی عێراق پشت لە ئێران دەکات نەخێر لەبەر ئەوەی هەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە ینی عێراق و ئێران هاوسنوورەکان تێکەڵاویەکی خێزانی هەیە ئەمە یەک دووهەم مەزهەبی شیعە ینی شوێنە پیرۆزەکانی شیعە کە نەجەف و کەربەلایە ینی ئەمە یەکێکە لەو وەسیلە پەیوەندیانەی کە ئەم پەیوەندیانە نابچڕێنێ
دواتر تۆ تەماشاکە ینی لە ڕووی وەگەڵێ ڕۆشنبیریەوە دانیشتوانی خواروی عێراق کە نسبەتێکی زۆر پێکێنن هەمووی وەگەڵە مەزهەبە و ئەمە زۆر ئاسانە کە کۆنتاک لەگەڵ ئێرانە بە شێوەیەک لە شێوەکان لە ژێر شعوری مەزهەبیە کاریگەریان لەسەر دروستکە بۆیە هەم دراوسێتی هەم مەسلەی شیعەتی هەم مەسلەی وەگەڵێ ئاڵوگۆڕی بەرژەوەندەکان مەسەن تۆ تەماشاکە ژێرخانی عێراق وێران بووە ئەگەر ئەو کەلوپەلانی کە لە ئێرانەوە یاخود لە تورکیاوە نێتە عێراق ڕەنگە وەگەڵە گرانیەک یا کارەساتێکی ئابووری لە عێراقا دروست بێ بۆیە تا ئەو کاتەی عێراق ژێرخانی ئابووری گەشە پێ ئەداتەوە و ئەکەوێتەوە سەرپێخۆی هەر پێویستی بە وڵاتانە هەیە چی وڵاتانی هەرێمایەتی بێ چی وڵاتانی دنیایی بێ بەڵام چاکترین ڕێگە بۆ ئەم پەیوەندیانە لە ڕێگەی دانووسانە کە هەردوو لا بە هاوسەنگی و مەکانی هەردوو لا وەکو دوو دەوڵەتی خاوەن سیادە ئەم پەیماننامانە ببەستن مردودەکەی یا دەرهاویشتەکەی خێر و بێرە بێ بۆ هەردوو تەرەف بەڵام ئەوانەی کە پێشتر هەبووە و ئەو کاریگەریانەی کە ئێستا دەزوەردان هەیە لە عێراقا ئەوە نابەخشێت. زۆر باشە دکتۆر ساڵح ببوورە بۆ گرفتە دەنگیە بەشێک لەوەی کە من ویستم وەڵامم بدەیتەوە بابەتی دوورخستنەوەی کێبڕکیەکان یاخو منافسەکانی ئەمریکایە لە ناو عێراقدا وەڵامی ئێرانت دامەوە ئەمهێت وەڵامی ئەوەشم بدەیتەوە هەنی ئەم ڕێکەوتنا دەتوانێت چین لە عێراق دوور بخاتەوە بەتایبەت کە لە کابینەکەی عادل عەبدولمەهدیدا ڕێکەوتنێکی استراتیژی فرەڕەهەندی فرەسیەکتەری لە نێوان عێراق و چیندا ئیمزا کرابوو؟ بەڵێ بەتاکیت ئەم ڕێکەوتنە دەتوانێتن کاریگەری هەبێتن و ململانەی ئەمریکا بە شێوەیەکی سەرەکی لەگەڵ دەوڵەتی چیندا لە بواری ئابووریەوە یعنی کە ئێمە تەماشای ڕای گشتی ئەمریکا بکەین ئابووری چین گرنگیەکی یەکجار زۆری هەیە دەناو ڕای گشتی ئەمریکادا ئەمریکا بە هەموو شێوەیەک هەوڵ دەداتن کە سیاسەتێک لە پێش بگرێتن لە بواری ئابووریەوە بە پێش چین بکەوێتن ئەمریکا ناینیتن ئەم سیاسەتە لەسەر ئەم سیاسەتە بەردەوام بێتن کە زیاتر لە 7 تریلیۆن دلار پارەی خەرج کرده بێتن و چەند هزار سەربازی خۆی بە کوشتندا بێتن دوای ئەم بەرژەوەندیەکانی ئابووری هەموو بۆ چین بێتن نەخێر بە هیچ شێوەیەک یعنی دەوڵەتی ئەمریکا ئەمە قبول ناکاتن و دەیوێتن کە هژمونی ئابووری خۆی و لە ڕوانگەیەکانی جۆرا و جۆر وزە بازرگانی لەسەر عێراق فەرز بکاتن و حتا ترامپ زۆر جار بە ڕاشکاوانە ئەمەی گوتووە گوتیەتی من لە سەرەتا لەگەڵ ئەمەدا بووم کە ئەمریکا شەڕ نەکاتن لەگەڵ عێراقدا بەڵام کە شەڕی کرد لەگەڵ عێراق من پێم گوت نابی ئێوە پاشەک شە بکەن دەبێتن لە بیرەکانی نەوتی بمێننەوە و ئەو هەموو خەرجە و شتانەی کە ئەمریکا کردیەتی دەبێت لی بستێنرێتەوە و تەنانە زۆر بە ڕاشکاوانە لە سووریا کە پاشەک شەی کرد گەڕاوە چوە سەر بیرەکانی نەوتی جابوو سووریا کە زۆر پارەیەکی خەرج نەکرد بوو گەڕاوە لەوێن دەرماوە جارێکی تر و بە تاکید ئەو هەموو بارودۆخی ئابووریە یان ئەم هەموو دەرفەتانەی کە دەتوانێتن لە عێراق سەرمایە گوزاری بکاتن و قازانجی ئابووری بەدەستبینیتن بۆ دەوڵەتی چین بەدەست ناینیتن و تا ڕادەیەکی زۆر بە قەناعەتی من سەرکەوتوو دەبێت. بەڵێ ئەگەر قسەیەکیش لەسەر ئەوروپیەکان بکەین ئەوانی ئەوان شتێڕوانینێکیان هەیە ئەمڕۆ هاوکار لەگەڵ ڕێخستنی ئەو کۆبوونەوەیەدا هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ئەو ڕوونکردنەوەیدا کە ئەوان بێبەرین لە کوشتنی قاسم سولەیمانی و مەهدی موهەندیس ئەن پێ دوایە ئەوروپیەکانی شتێڕوانینێکی ئیجابیانە بێ بۆ ئەو ڕێکەوتنی عێراق ئەمریکا؟ بەتاکید ئەوروپیەکان تێڕوانی زۆر ئیجابیان دەبێتن بە شێوەیەکی گشتی ئەوروپیەکان لە ژێر هژمونی سیاسەتەکانی ئەمریکادانا یعنی ئێمە تەماشا بکەن کە بەرەی هاوپەیمانی چۆن دروستکرا بەرەی هاوپەیمانی بەتاکید ئەگەر ئەمریکا نەبا ئەوروپیەکانش یارمەتی عێراقیان نەدەدا یارمەتی هەرێمی کوردستانیان نەدەدا و تا ڕادەیەک دەتوانین بڵێن لە ژێر کاریگەری سیاسەتەکانی ئەمریکادانە و پێیان باشە کە ئەم ڕێکەوتنامە بێتەکردن بۆ ئەوەی کە سەقامگیریەک دەناو عێراق بێتە دروستکردن سەقامگیری دەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە دروستکردن و خەڵک ئەوەندە ئاوارە نەبێتن بچێتن دەنە بۆ دەوڵەتەکانی ئوروپایان بە شێوەیەک ئەم ئیسلامی ڕادیکالیە جا بە چ بە ناوی
داعش بێتن چ بە ناوەکانی تر بێتن لە داهاتوودا ئیتر ئەمە کۆتایی پێ بێتن ئەگەر ئەمریکا لەناو عێراقدا بمێنێتەوە دەتوانێت تا ڕادەیەکی یەکجار زۆر بەرەنگاری ئیسلامی ڕادیکال ببێتەوە نەک تەنیا داعش دەتوانێتن بە شێوەیەک فەزای سیاسی و ئابووری و کللتوری عێراق دروست بکاتن کە ئیتر کۆتایی بە ئیسلامی ڕادیکال بێتن و کاتێکە کۆتایی بە ئیسلامی ڕادیکال بێتن دەناو عێراقدا دەتوانێتن کاریگەری لەسەر دەوڵەتەکانی تری ڕۆژهەڵات هەبێتن و کۆتایی هاتن بە ئیسلامی ڕادیکال دەتوانین بڵێن بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەگەڵ بەرژەوەندیەکانی ئەوروپاش یەک دەگرێت بۆیە ئەوروپاش احتمالی زۆرە لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا هاوڕا دەبێتن و دەتوانێتن یار بە شێوەیەکی ڕاستە و خۆ یان ناڕاستە و خۆ یارمەتی عێراق و ئەمریکا بداتن بۆ ئەوەی کە ئەمریکەوتنامەیان ئەم استراتژیەی درێژخایەنی ئەمریکا دەناو عێراقدا سەرکەوتوو بێت. بەڵێ دکتۆر ساڵح ڕێکەوتنەکە دەبێتە مای گەڕانەوەی ئەمریکا بۆ عێراق بە شێوەیەکی تەواوەتی هاوشێوەی پێش ساڵی 2011 نەخێر پێویستە ئەمە پرسیارێکی زۆر گرنگ بوو پێویستە ئێمە تێگەیشتنێکی درستمان هەبێتن هەتا احتمالی هەیە ئەمە هەر نەبێتە ڕێکەوتن بە قەناعەتی من ئەمە لە کۆتایی دیالۆگێکە دێتەکردن لەسەر بنەمای ڕێکەوتنی سوفا و ئەوەی 2014ەوە لە کۆتایی دوای چەند مانگێک ڕاگەینراوێک بەڵاو دەکرێتەوە ڕاگەینراوەکەش قەرارەکە لە واشنگتن دوای چەند مانگی ترکە گەشتە دەرەنجام بە شێوەیەکی گشتی وەفدی عێراقی سەردانی واشنگتن دەکات لە واشنگتن ڕاگەینراوەکە قەرارە بێتە بەڵاوکردنەوە کە لەسەر ئەم خاڵانە ڕێککەوتن و خاڵی گرنگ دیرەدا ئەوەیە کە ئەمریکا بە هیچ شێوەیەک وەکو ڕابردوو ناینیتن کە 100,000 یان زیاتر هێزەکانی خۆی بینیتە دەناو عێراقداوە بینیتن بە شێوەیەکی ڕاستە و خۆش شەڕ بکاتن لەگەڵ تروریستەکان و پارەیەکی یەکجار زۆر خەرج بکات نەخێر لەسەر بنەمای ئەم ڕێکەوتنە تەنانەت ئەمریکا پاشەکشە بە هەندێک لە هێزەکانی خۆی دەکاتن کە ئێستا دەناو عێراقدانە یعنی تاڕادەیەک هێزەکانی خۆی لە عێراق دەبەتە دەرەوە تەنیا چەند بنکەیەکی سەربازیان دەمێنێتن بۆ حاڵەتێکی ڕاوێژکاریکردن لە بوارەکانی ئەمنی لە بوارەکانی سەربازی لە بوارەکانی ئابووری لە بوارەکانی سیاسی ئەمریکا دەیوێتن کە لەسەر ئەم سیاسەتە ئیش بکاتن ئەمریکا پرۆگرامی هەیە کە بینیتن موسساتی سەربازی و ئەمنی سیاسی عێراق سەر لە نوێ دروست بکاتەوە بە پێویست و ئارزووی خۆی ئەمە نییە کە مەسەرەن ئەمریکا بینیتن هێزێکی زۆر دەناو عێراقدا بێتن و ئەم هێزە دوای شەڕ بکاتن لەگەڵ لایەنێکی سیاسی عێراق و بە شێوەیەکی گشتی ئەو کات فەزایەک بێتە دروستکردن ئێران بیەوێتن ململانێ لەگەڵ ئەمریکا بکاتن بۆ ئەمریکا بارەکە قورستر لێ بێت ئەمریکا لەو فترەی ئەزمونێکی یەکجار زۆر باشی لە عێراق وەرگرتووە توانیەتی کە ئێستا تا ڕادێک دەتوانین بڵێن کاریگەری لەسەر شەقامی عێراق هەیە کاریگەری لەسەر سیاسەتمەدارانی عێراق هەیە و دەتوانین بڵێن تا ڕادێک کاریگەری لەسەر بواری کللتوری عێراقش ئیش دەکاتن کە کاریگەری لەسەر هەبێتن ئێران ئەمریکا کە لەناو عێراقدا دەمێنێتەوە ئەم ڕێکەوتنە دەکە ئەم ڕێکەوتنە زۆر زۆر جیاوازە لەوەی کە تەسەوەر بێتەکردن ئەمریکا هێز دەینیتن و وەلە ڕێگای هێزەوە دەیوێتن کە ئیدارەی عێراق بکات نەخێر بە هیچ شێوەیەک ئەمریکا ئەم سیاسەتە بەکار ناینیتن ئەمریکا دەمێنێتەوە بۆ استراتژیەکانی درێژخایانی خۆی کە نەک تەنیا دەناو عێراقدا هەیەتی بەڵکو بە شێوەیەکی گشتی ئەوەی دەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیەتی لە ڕێگای عێراقەوە دەتوانێتن کاریگەری یەکجار زۆری لەسەر دەوڵەتەکانی ترێ عەرەبی هەبێت تەنانەت دەتوانێتن کاریگەری لەسەر ئێرانش هەبێتن و دەتوانێتن کە سیاسەتەکانی ئستراتیژیکی خۆی بە ماوەیەکی کورتخایان و درێژخایان دەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە شێوەیەکی گشتی جێبەجێ بکات. زۆر باشە بەڕێز جەبار تۆ شەمان تێڕوانینی دکتۆر ساڵحت هەیە لەباری دەرەنجامی ڕێگەوتنەکەەوە ئەمریکا بە شێوەیەکی تەواوەتی ناگەڕێتەوە بەڵکو هەندێک پلان و استراتیژی هەیە کە هەوێت لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێبەجێ بکات. من بۆچوونی من ئەوەیە ئەمریکا نەڕۆشتووە تا بگەڕێتەوە یعنی ئەگەر لە ڕووی ژمارەی سەربازیەوە بەراوردیکەین لە ساڵی 2007 و 2010 ڕاستە وەکو نمایشێک بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە لە ساڵی 2011 پاشەکشەی پێکرد بەڵام بە ناوی مدەڕیبین و بە ناوی ڕاهێنەران بۆ هێزەکانی عێراقی و یعنی تۆ تەماشاکە ئەو سەفارەتەی کە لە بەغدا هەیە ئەو بنکە سەربازیانەی کە لە عێراقا هەیە
بنکەی ئاسایی نین، یعنی بنکەیەکن کە بە مانای کەلیمە مەبەستەکە لە پشتێوە مانەوەیەکی درێژخایەن و بەجێنەهێشتنە. بۆیە ئێستا ینی بەڵام هێز و گوڕوتینەی وەکو پێش ساڵی 2011 نییە. ئاخر قۆناغەکە ئێستا ئێمە حکوومەتێکمان هەیە و وەزارەتی ناوخۆ هەیە، وەزارەتی بەرگری هەیە، ئەمان وەکو ڕاوێژکارەکان لە پشتی ئەم حکوومەتەوە ڕۆڵی کاریگەریان هەیە و من پێشتر ئاماژەم پێدا لە دۆزینەوەی هەندێ وەگەڵێ بنکەی ساڕوخی هەندێ حەشارگەی داعش گروپە تونندڕەوەکان ئەگەر تەکنەلۆژیای ئەمریکی نەبێ هێزەکانی عێراقی ئەو توانە و ئەو قووەتە ینی بە گریمانە بە مەزەنەی من ئەو توانە و قووەتیان تا ئێستا بنیاد ننراوە. بۆیە من پێم وایە ئەمریکا هەر لێرە بووە و هەر لێرەش ئەمێنێتەوە، بەڵام جۆری وەک دکتۆر ساڵحیش ئاماژەی پێدا فشارێک هەبوو شەقامی عێراقی لەلایەن لایەنگرانی بێ بڵین هاوپەیمانی و لەسەر و هەمویانەوە ئەمریکا مەسەن گۆڕانکاریەک لە زەهنێتی گەنجانی عێراقییا ڕوویە. ئەویش گەنج هات ڕژایە سەر جادە باسی لە ئینتیمای حیزبی و ئەوانەی وە دەرناوە، یعنی باسی لەوە ئەکرد کە ئەمریکاش بۆ دەرەوە و ئێرانیش بۆ دەرەوە و هەموو سیاست مەدارانی بە گەندەڵ وەسفە کرد و داوای چاکسازی ڕیشەی و سەرتاسەری ئەکرد وەگەڵێن مەحرومی یا تەحریمی ئەوەیە کرد کە مەسلەی تائیفی ئەوانە زیندوو بکرێتەوە، چونکە ئەوان پێیان وابوو کە ئەمە تائیفێت و بە ناوی تائیفێتەوەی عێراق ئاوا دائەهێزرێ و دوا ئەکەوێ و سەرۆت و سامانەکەی بەهەدەر ئەڕوات. بۆیە ئەمریکا لە ڕێگەی وەگەڵێ هێزی نەرمەوە کە ڕۆشنبیری و سەقافە و هەڵسو و کەوتی خۆی ئەوێ لە شەقامی عێراقیە وردە وردە بە شوێنەی وای لێ بکە کە ئەرزێتەکە کە زەمینە سازێکە هەبوو بە ئاسانترین شێوە بتوانێت ئەجندای خۆی ینی لەم بارودۆخی ئێستا ئەمریکا توانای ئەجندای خۆی جێبەجێ بکە، ئەوەی کە دکتۆر ساڵح و تۆش ئاماژەی پێەکەن بە دەستەواژێ ڕێگیکەینەوە استراتیژی ئەمریکا لە عێراقەوە تەشەنە دەستنیا گەشە دەکا بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ئەم ڕێکەوتنە. ئەمریکا خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، یعنی بنکەی لە قەتەر هەیە، لە کوێت هەیە، لە سعودیە هەیە، چەندین وەگەڵێ ئۆستوڵی هەیە لە ئاوەکانە، خۆی حزوری وەگەڵێ قەراری ئەوەڵ و ئەخیر تا ئەم فترەی ینی پێش کارەساتی سووریا یا پێش 2011 کە لە سووریا ئەم گرژ و ئاڵۆزی و بە تەدەخلی ئێران دوای رووسیا ئەم جا وردەوردە کۆمەلگای نێودەوڵەتی یا دۆخی سیاسی نێودەوڵەتی بە ئاگا هاتەوە کە ئەمریکا لە تاکهێزیەوە وا وردەوردە خەریکە هێزێکی وەک رووسیا دەرەکەوێتەوە وەسینیش بە شوێنەی هێزێکی ئابووری زەبەلاح ململانەی ئەکا دەرکەوتنەوە دوو هێزە خۆشکەس نییە بۆ ئەمریکا بەتابەت کە باس لە بوونی ئەمریکا ئەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چ لە سووریا چ لە لوبنان چ لە عێراق لە یەمەن، ئەنی ئەمریکا سەرکەوتونە بە بۆی ئەم هێزانی دیکە دەرکەوتون خۆی تەنانەت ئەمریکاش ینی لە سیاسەتی ترامپە ئەڵێ ئەمریکا یەکەم جار ینی تەرکیزەکە هاتەوە بۆ ناو ئەمریکا و تا ئێستش بەپێی ئەو شعبێتەی کە لە ناو گەلانی ئەمریکا هەیەی لە ڕووی دەخل و داهات و ئەوانەوە ترامپ هەنگاوی باشی ناوە و قەنەعەتێکی وایان لا دروست بووە کە ئەمریکا وەک شوڕتەیەکی دەولی ناتوانێت هەموو کێشەی عالم بگرێتە ئەستۆ، پێویست ئەکا وردە وردە ینی مەجالێک ئەدا بەوەی هێزی تر دەرکەون، بەڵام ئەم هێزانەی تر کە دەرئەکەوێ قبولی نییە ئاستەکەی بگاتە ئاستی خۆی یاسەر و ئەو بەڵکو هێزێک ینی تا ڕادەیە کە مەترسی دروست نەکا بۆ سەر ئەمریکا. بۆیە ئەبینین لە رووسیا لە سووریا عەفو رووسیا وجودی هەیە و جۆرێک لە تێگەیشتنیش هەیە کە ئەمریکا لە بەشێکی سووریا وجودی هەیە و رووسیاش لە تەواوی بۆ عێراق کامیان باشترەکە ئەمریکا هەڵبژێرێت یا خودم هێزە نوێیانەی کە دەرکەوتون رووسیا و چین و هەروو هێزێکی دیکە بێکە لە ناوچەکەت بێت بە حکمی ئەوەی ینی وەگەڵە قورسایی ئەمریکا و سەرفیاتی ئەمریکا و وەگەڵێت تەسحیەکانی ئەمریکا زۆرتر بووە. تا ئێستا واقع وامان پێ ئەڵێ کە ئەمریکا لەبەر ئەوەی باڵادەستی تەواوی هەیە و حزوری فعلی هەیە ئەم هێزانە وردە وردە مەسەلەن ئەگەر باسی سین بکەین لە ڕێگەی و ئیتیفاقی کە سەری حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی خوارد لە ڕێگەی رووسیا مەسەلەن ڕۆزنەفت کە هەرێمی کوردستان عەقدێکمان ویسمان ئیمزای کەین و بەوە تەوازنی هێز لە بینی ئەمریکا و رووسیا یاری پێ بکەین بۆی ئێمە ببین بە شتێک، یعنی ئەمانە ئەتوانم بڵێم هێشتا ئەو پێخۆریان نییە کە ئێمە ئومێدی لەسەر هەڵچنین بڵین
بەدیلی ئەمریکا رووسیا یا سین یا وڵاتێکی ترە ئەتوانێت خەم و وەگەڵە خواستەکانی گەلانی عێراق یا بە تایبەتی هەرێمی کوردستان بەدی بهێنێ. بەڵێ بەڕێز جەبار ئەگەر بین لەسەر کاردانەوە ناوخۆیەکانی عێراق قسە بکەین با لە ماڵی شیعیەوە دەست پێ بکەین. یەک لە کەسایەتەکانی نزیک لە تەیاری حکمە ئاماژەی بۆ داوەکە بوونی سەربازی ئەمریکا لە ناو عێراقدا جێگەی نیگەرانیە. ئەنی ئەمان بشتە ڕێکەوتنێکەوە ڕێکەوتنە لەگەڵا ئیمزاکەن. خۆی هەر ینی لە عێراقا سەروەری عێراق ئەوەیە خۆی هێزەکانی خۆی پارێزگاری لە خۆی کا بە پێی ئیتیفاقەکەی کە لەگەڵ ئەمریکاش هەیە. ئەمریکا هێزی سەربازی نامێنێ لە عێراقا بەڵکو کۆمەڵێ ڕاهێنەری هەیە و ئەگەر هەر کاتێک عێراق پێویستی بوو ئەتوانێت عێراق داوا لە ئەمریکا بکە بە هێزی سەربازی هاوکاری بکە. بەدەر لەمە یعنی ئێمە بینیمان پێشتر قسە لەسەر ئەوەکرا کە حەیدەر عەبادی بەوە تۆمەتبارەکرا کە ئیتیفاقەکەی شکانووە بەوەی بەبێ مەرج داوای لە ئەمریکا کردووە یا ڕێگەی یاوە هێزەکانی ئەمریکا جارێکی کە گەڕاونەتەوە عێراق لە کاتێکا پاساوی بەوە ئەهێنایەوە کەەوە مەترسی داعەشە بووە و هەندێک جاریش پاساو بەوە هات کە هێزی ئەمریکی نییە ئەوە ڕاهێنەرەکان و حیمایی ڕاهێنەرەکانن ئەو عادەدە لە عێراقا هەیە. بۆیە یعنی من پێم وایە ئەو هێزانە لە عێراقا کە وجودیان هەیە بە ڕەزامەندی حکوومەت ئەتوانێت بمێنێتەوە. ئەگەر هات و حکوومەت خۆی ئیعترازی لەسەر ئەمە دەربڕی ئەوە ئیتیفاقەکە هەیە و ئەگەڕێتەوە. بە دیوەکەی دیکە ینی ماڵی شیعی ڕازی ئەبن بە ڕێکەوتنێکی نوێ لە نێوان ئەمریکا و عێراقدا بکرێ و هەیمەنەی ئەمان لە عێراقدا بخاتە جێگەی مەترسی بەتایبەت لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا لە کۆنگرێسی ئەمریکا داوا کراوە کە بەشێک لەو سەرکردانی حەشتی شعبی وەکو بخرێنە لیستی ڕەشەوە. ئەتوانین ماڵی شیعی وەک یەک تۆپ یا وەک کتلێک تەماشا نەکەین چەند بەشێکن. مەسەلەن بەشێکیان هەیە کە خۆی نخبەکانیان یعنی سەرکردەکانیان لەگەڵ جەماوەرەکانیان ئەو ئاراستەیان وەرگرتووە کە ئەمریکا نەک هێزەکەی هەر ئەمریکا لێرە نەمێنێت. نخبەیەکی کەش هەیە ئەوانن کە جەماوەرەکانیان بۆ ئەوی دڵی عاجز نەبێ لێرە و لەوێ کۆمەڵە تەسریح دەرەکەن کە ئەوان دژیمانەوەی ئەمریکان بۆ ئەوی لە داهاتوو ئەگەر هەڵبژاردنێک هەبوو بە عەمیلی ئەمریکا بە داردەستی ئەمریکا تەماشا نەکرێن و ڕەئی شەقام وەرگرن. بەڵام ئەگەر وێنەکە لە دوورەوە تەماشا بکەین ئەوانەی کە بکەری ڕاستەقینەن لە دروستکردنی بڕیار لە عێراقا ئەتوانم بڵم بە ئەکسەرێتێکی مطلق هەمووی قەناعەتی بەوە هەیە واقعەک هەیە پێویستمان بەوە هەیە کە لەگەڵ ئەمریکایە دانووسانێ بکەین بۆی بمێنێتەوە عێراق لەم میحنەتەی کە هەیە وردە وردە دەری بکات. دکتۆر ساڵح هەر لە ناوخۆی عێراقدا ئەوەی دەبینی تا ئێستا تێڕوانین و استراتیژی کورد نییە بۆ ئەم ڕێکەوتنە نوێی کە لە نێوان عێراق و ئەمریکا دەکرێت. کورد چۆن ئەبێتە بەشێک لە ئەم ڕێکەوتنە نوێی کە لە نێوان هەردوو وڵاتە ئیمزا ئەکرێت؟ بەڵێ ئەمە ڕێکەوتنەکە کە دێتەکردن خۆشبەختانە دەرفەت بە ئەمە درایە کە کوردش تێدا بەشدار بێتن و کوردش بە شێوەیەک چێوەکو نوێنەری هەرێمی کوردستان چێوەکو وەزیری دەرەوە چێوەکو سەر و کۆمار دەتوانێتن کاریگەری لەسەر ئەم ڕێکەوتنە هەبێتن. بە تاکید کورد بە شێوەیەکی جیا بینیتن سیاست بکات تا ڕادێک سەرکەوتو نابێتن لەگەڵ پرۆسەی سیاسی گشتی عێراق دەبێدابێتن. مستەفا کازمی لەگەڵ ڕێکەوتنەکەدایە کە سەرۆک وەزیرانی عێراقە و دەیوێتن ڕێکەوتنەکە بکە هەر لەبەر ئەوەش بوویتە سەرۆک وەزیران و هەتا کە ئێمە تەماشای سیاسەتی لایەنەکانی ناوخۆی شیعەش بکەین سیاسەتی ئێران بکەین لایەنەکانی ناوخۆی شیعەش لەژێر ئەوەی لە ژێر هژمونی ئێراندانە ئێران تا ئێستا دەتوانین بڵین کە جۆرە نەرمیەکی نواندووە خۆی دەوڵەتی ئێران چونکە فەزایەکدایە ئەو فەزایی کە تێیدایە نازانێتن کە لە دوای مانگی 11 هەڵبژاردنەکانی ئەمریکا دێتەکردن ئایا ترامپ دەردەچێتەوە یان دموکراتەکان دەردەچێتەوە. ئێران ناوێتن کە بە شێوەیەک گەمە بکاتن زۆر بکەوێتە دژی ئەمریکاوە و ئەو بێدەنگیەی کە ئێرانش نواندیەتی کاریگەری تا ڕەدەیەک لەسەر هاوپەیمانەکانشی کردووە ئیران خۆشی دەیوێتن بە شێوەیەک خۆی لەگەڵ ئەم ڕێکەوتنە بگونجێنێتن وا تەسەور دەکات کە لە دوای مانگی 11 هەڵبژاردنەکانی ئەمریکا دێتەکردن و تەسەور دەکات احتمالی زۆر زۆرە جوزێف بایدن دەردەچێتن و ئەگەر جوزێف بایدن دەربچێتن ئەو کات جوزێف بایدن ئەو ڕێکەوتنامەی کە
ترامپ لێ چوویتە دەرەوە ڕێکەوتنامەی ئەتۆمی دێتە دەناو ڕێکەوتنامەکەدا کێشەی خۆی تا ڕادێک دەتوانین بڕین لە سەر ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران چارە دەکاتن و ئێران تەسەوەر دەکاتن کە بە ڕێکەوتنێکی نوێ یا ئەم ڕێکەوتنەی ڕابردووی کە دموکراتەکان لەگەڵ ئێرانیان کردووە ئەم ڕێکەوتنامە بگەڕێتەوە بە قەناتی من ئێران خۆی تا ڕادەیەک دەتوانین بڵێن یارمەتی ئەمریکاش دەداتن دەناو عێراقدا بۆ ئەوەی کە خۆی دەگەڵ واقعەکە بگونجێنێتن تاکو مەترسی زۆریان لەسەر نێتە دروستکردن جا سەبارەت بە کورد بە قەناتی من پێویستە کە تێگەیشتنێکی زۆر باشی بۆ ئەم ڕێکەوتن یان ئەم دیالۆگە هەبێتن کە لە نێوان بەغدا و لە نێوان ئەمریکا دێتەکردن ئەگەر بێت و تێگەیشتنێکی باشی نەبێتن و ئەگەر بێت و باش سیاست نەکاتن بە قەناتی من ناتوانێت کە دەستکەوتی زۆر بەدەستبینێتن بەڵام ئەگەر ئەم واقعی کە مەسەلەن ئەمریکا بێتن سەقامگیری دەناو عێراق دروست بکە لە بوارەکانی ئابووری و سیاسی و کللتوری فەزایەکی زۆر باش دەناو عێراق بێتە دروستکردن بە تاکید بە شیوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کوردش دەبێتن دەتوانێتن بەرژەوەندیەکانی کوردش بێتە دابینکردن تەنیا یەک نموزەج بۆیە بەحەز دەکەم ئێمە تا ساڵی 2012 کە عێراق لە ژێر بەندی حەوتدا بووە بودجەی عێراق لە ژێر دەسەڵاتی سەرۆککۆماری ئەمریکادا بوو بە هیچ شێوەیەک بەغدانەی دەتوانێت بودجەی هەرێمی کوردستان قەت بکاتن بەڵام لە ساڵی کۆتاییەکانی ساڵی 2012ەوە کە ئەم بودجەیە کەوتە دەست سەرۆکوەزیرانی عێراق هەمان ساڵی 2014 بودجەی عێراقیان بڕی جا بۆیە یانی ئەگەر ئەم هژمونی ئەمریکا لەسەر سیستمی سیاسی عێراق و دەسەڵاتی سیاسی عێراق بێتن بە قەناتی من ئەمە دەتوانێتن لە بەرژەوەندی هەرێمی کوردستانشدا بێتن بەڵام لە هەمان کاتدا نابێتن سیاست بە شیوە یەکش بکاتن بۆ ئەوەی ئەم زیهنیەتە لەناو ئێران یان لایەنێکی تر بێتە دروستکردن کە ئەم ئیتفاقیە تەنیا کوردە دەکاتن و کورد دەبێتە لایەنێکی تەرەفکە ئەم لایەنە لە دژی بەرژەوەندیەکانی ئێران بێتیان لە دژی بەرژەوەندیەکانی تربێتن نەخێر بە هیچ شێوەیەک ئەم ئیتفاقیە ئەمە نییە کە کورد بیاوێتن ئەم ئیتفاقیە شکل بداتن ئەم ئیتفاقیەکە کە ئەمریکا دەیوێتن بکاتن کورد دەبێ خۆی لەگەڵ ئیتفاقیەکە بگونجێنێتن بەبێ ئەوەی کە سیاستێک لە پێش بگریتن ئێران هەز بە مەترسی بکاتن کە کورد سیاستی لە دژی ئەوەیان هەل لایەنێکی تر بیتن بە قەناعەتی من ئەمە دەتوانێتن باشترین سیاست و استراتیژی بیتن بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان. دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆسای زانکۆ سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووی هەروە بەڕێز جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسیەکان سوپاس بۆ تۆش. زۆر سوپاس. ئێوەش خواتان لەگەڵ.